ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندەم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ناڕزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ئیران، کۆبوونەوەی هاوبەشی خانشینکراوان لە کرماشان، پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بە کارزاری نابۆیەدام، لەسەر کاردەرکردنی 6 کرێکاری کارخانەی وەن لە شاری سنە، هەڕەشەی ئیدارەی ئیسلاحات لە بنەماڵەی عیسا ئیبراهیمزادە لە شنۆ، راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لەسەر گواستنەوەی هێزە ئیسلامگەرەکان بۆ عێراق، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە عەمەڵیاتیەکانی باشووری ئێران و دامەزراندنی ئیمامانی جەماعەت لە مەدرسەکانی ئێران. درێژی هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ئیلام. کۆمەڵایەک لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام ڕۆژی سێشەممە دووی گەلاوێژ لە ئاست ناڕوونی دۆخی پیشەیی و نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرتەکان، بەڕێوەبەرایەتی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام کە بە تازەیی بەشێک لە پرۆژەکەی تەواو بووە، کۆمەڵێک لە کرێکارانی پاش تەواوبوونی ماوەی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکووە و لە حاڵێکدا چەند ساڵ پێشینەی کاریان هەیە و هێشتا داخوازیە دواخراوەکانیان بە تەواوی پەرداخ نەکراوە. پێشتر کرێکارانی ئەو ناوەندە چەند جار کۆبوونەوەیان بەڕێوە بردبوو، بەڵام بەرپرسانی ڕژیم بایەخیان پێیان نەدا و 4 کرێکار بەهۆی خراپی دۆخی معیشەتی دەستیاندایە خۆکوژی و گیانیان لەدەستا. کرێکاران داوا دەکەن لە بەشەکانی دیکەی پێترۆشیمی کەڵکیان لێوەربگرن و لەو دۆخە خراپە ئابووریە بێکاریە ڕزگاریان بکەن. کۆبوونەوەی هاوبەشی خانشینکراوان لە کرماشان. خانشینکراوانی بەشە جۆراوجۆرەکانی کرماشان ڕۆژی سێشەممە دووی گەلاوێژ دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان، خانشینکراوانی تەئەمینی ئیجتیماعی و مخابرات هاوڕێ لەگەڵ خانشینکراوانی فەرهەنگی، کێشوەری و بەشی دەرمان لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا بە وترۆنەوەی درۆشمەکانی موعەللمی زیندانی ئەبێ ئازاد بکرێت، ڕەسوڵ بۆداغی و شەریفە موحەممەدی ئەبێ ئازاد بکرێن، وڵاتی پڕداهات چی بەسەر داهات و ئێمە هەموو هاودەردین، خەڵک بەو ناڕزایەتیەوە پەیوەست بن، دژایەتی خۆیان لەگەڵ دۆخی خراپی معیشەتی سەپێنرا و بەسەریاندا نیشاندا. خانشینکراوان خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بە کارزاری نابۆیەدام. ڕۆژی سێشەممە دووی گەلاوێژ بەندکراوانی سیاسی زیندانەکانی مەریوان، ورمێ، کامیەران، بانە و سەڵمەس پەیوەست بە کارزاری سێشەممانەی نابۆیەدام بوون. کارزاری نابۆیەدام کە مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە زیندانی ئێڤین و قزلحیساری کەرەژەوە دەستی پێکردووە، ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەی سەندووە و ئێستا بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی تاران، کەرەج، ئێڤین، قزلحیسار، کرماشان، کامگەران، نەغەدە، تەورێز، ورمێ، بانە، سەڵماز، شیراز، مەشهەد، ئیسفهان و چەند زیندانی دیکە سێشەممەی هەموو هەفتەیەک بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام لە ئێران مان لە خواردن دەگرن. هاوکار لەگەڵ بەندکراوانی سیاسی ئێران، چالاکانی سیاسی دەرەوەی وڵاتیش پەیوەست بەو کارزارە بوون و هەر هەفتە بۆ پشتیوانی لە بەندکراوانی مانگرت و خۆپیشاندان دەکەن. لەسەر کاردەرکردنی 6 کرێکاری کارخانەی وەن لە شاری سنە. بەپێی هەواڵی گەشت و بەرپرسانی کارخانەی وەن لە شاری سنە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 6 کرێکاری ئەو شرکەتەیان لەسەر کار دەرکردووە. ناسناوەی ئەو 6 کرێکارە بریتیە لە شەیدا سۆراحیپور، سومەیە فەتحی، ئارینا شەیخ نەسرۆڵڵاهی، دڵنیا فەیزی، شکوه ئەسەدی، سەیران شێخۆلئیسلامی و فارۆق حوسێنی. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، بەڕێوەبەری کارخانەی وەن کە هاوکات سەهامداری شرکەتە و بەرپرسی بەشی پشتیوانیە، کەسێک بە ناوی نەزیف
شەریفیە و بەردەوام پێشنیاری بێشەرمانە بە ژنان و کشانی گەنج ئەدات و ئەگەر قبوڵینەکان لەسەر کار دەردەکرێن. هەڕەشەی ئیدارەی ئیتلاعا لە بنەماڵەی عیسا ئیبراهیمزادە لە شنۆ بەپێی هەواڵی گەیشت و ئیدارەی ئیتلاعاتی شنۆ گوشاری خستووەتە سەر بنەماڵەی عیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی نەغەدە و هەڕەشەی لێکردوون. بەپێی زانیاریەکان بنەماڵەی عیسا ئیبراهیمزادە ڕۆژی دووشەممایەکی گەلاوێژ بۆ دیدار لەگەڵ ناوبرا و سەردانی زیندانی نەغەدەیان کردبوو، بەڵام هێزە ئەمنیەتیەکان موبایلەکانیان لێزەوت کردوون و وێڕای بێڕێزی هەڕەشەی توندیان لە دایک، خێزان و منداڵی ئەو چالاکە کرێکاریە کردووە. لە سێدەرەدانی هەژ بەندکرا و لەوانە بەندکراوێکی کورد لە زیندانەکانی بیرجەند و قۆم. بەیانی دووشەممە و سێشەممە 1 و 2 گەلاوێژ حکمی ئەدامی 3 بەندکراوی ژن و 5 بەندکراوی پیاو کێکێکیان کوردبووە لە زیندانەکانی بیرجەند و قۆم جێبەجێکرا. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەندکراوێک بە ناوی حەسەن فەلاحی کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز پێجا مەحکوم کرابوو، بەیانی ڕۆژی سێشەممە لە زیندانی قۆم لە سێدارەدراوە. ڕۆژی ڕابردووش حکمی ئەدامی سێژن کە ناسناوەیان ئاشکرا نەکراوە و 5 بەندکراوی پیاو کە ناوی 2 کەسیان بریتی بووە لە ئەمیر حەمزە بەراهوی مجەڕەد خەڵکی پارێزگای گولستان و وەحید وەحدانی خەڵکی بوژنور بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بیرجان جێبەجێ کراوە. راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لەسەر گواستنەوەی هێزە ئیسلامگەرەکان بۆ عێراق. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕۆژی سێشەممە 2 گەلاوێژ لە راپۆرتێکدا ڕایگەیان دەوڵەتی ئەردۆغان کە تێرۆریستە ئیسلامگەرەکانی بۆ لیبی، نیجریە و ئازەربایجان دەگواستەوە، ئێستا سەردان چەکداری ئەو گروپانەی بۆ کوردستانی عێراق گواستووەتەوە. لەو راپۆرتەدا هاتووە کە دەوڵەتی تورکیا بۆ سوء ئیستیفادەکردن لە کێشەی ماڵی چەکدارە ئیسلامگەرەکان بە کەمترین حەقدەست ڕەوانەی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانیان دەکات تاکو لەگەڵ گریلاکانی پەکەکە بەشەڕبێن. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هەروەها ئاماژەی بە ببورن دەست بەسەربوونی ژمارەیەک لەو تێرۆریستانە لەلایەن گریلاکانەوە کردووە کە دانیان بە هەموو شتێکدا ناوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە عەمەڵیاتیەکانی باشووری ئێران ڕۆژی سێشەممە 2 گەلاوێژ کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی باشووری ئێران بەپێی بانگەوازێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرابووەوە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی ساقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنەلی نەوت، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی جیاوازی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. شانی باسە کە هاوکار لەگەڵ ئەو کۆبوونەوە کرێکارانی خانشیکراوی نەوتیش لە شاری ئەهواز لە بەردەم ساختمانی ژمارە 5 کۆبوونەتەوە خوازیاری دەست لە کار کێشانەوەی وەزیری نەوت بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی چاندن و سەنعەتی مۆغانی ئەردەبیل. کرێکارانی شاغڵ لە شرکەتی چاندن و سەنعەتی مۆغانی ئەردەبیل ڕۆژی سێشەممە 2 گەلاوێژ لە ئاز ناکارامەی بەرپرسانی شرکەت ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکاران بەڕێوەبەراتی شرکەت بڕیاری داوە ئەو ناوەندە سەنعەتیە ڕادەستی سێدادی ئیجرایی فەرمانی ئیما بکات. دەرکردنی ئەو بڕیارە ناڕزایەتی بەرینی کرێکارانی لێکەوتەوە و کرێکاران دەڵێن بۆ ڕادەستکردنی ئەو ناوەندە بە سێدادی ئیجرایی فەرمانی ئیمام هیچ حساب و کتابێک نەکراوە و داهاتوو بارودۆخی کرێکاران لە بەرچاو نەگیراوە. بێسەر و شوێنکردنی لیان دەرویش لە زیندانی ئێڤین. ڕۆبێرت دەرویش برای لیان دەرویش لە دەست بەسەرکراوانی شۆڕشی بەفرانباری ساڵی 96 لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەیاندووە کە چەند نیشانەی دەستکەوتووە کە باز لە بێسەر و شوێنکردنی خوشکەکەی لە زیندانی ئێڤین دەکات.
ڕۆبێرت دەرویش لە پەیامێکدا وتی سەرەتای مانگی ڕەشەممەی ساڵی 1402 دوو ئەنگوستیلەی خۆشکەکەی بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن دەرەی ئیسلاحاتەوە ڕادەستی کراوە. بەوتەی ئەو هاوڵاتیە دادخوازە لە مانگی گوڵانی ساڵی 1960 هەتاویەوە پەیوەندیەکانیان لەگەڵ لیان دەرویش پچراوە و لەو کاتەوە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی دەست نەکەوتووە. چەند جار بەدواداچوونی بۆ چارەنووسی خۆشکەکەی کردووە، بەڵام دادستانی ئێڤین ڕایگەاندووە کە واز بێنە و چیتر بەدواداچوون بۆ چارەنووسی لیان نەکات. لیان دەرویش بە فرانباری ساڵی 1960 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو پاش 2 مانگ بە دانانی وەسیقە ئازاد و مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو بۆ جارێکی کە دەست بەسەر و بێسەر و شوێن کرا. دامەزراندنی ئیمامانی جەماعات لە مەدرسەکانی ئێران. سەرۆکی ڕێکخراوی مەدرسە دەوڵەتی و خصوصیەکانی ئاموزش و پەروەرش ڕۆژی سێشەمە دوی گەلاوێژ ڕایگەیاند ڕێژەی ئیمامانی جومعەی دامەزراو لە قوتابخانەکانی ئێران لە 2800 کەس بۆ 4426 کەس بەرز بووتەوە. بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم لە کۆی گشتی 10500 مەدرسەی خصوصی لە 8852 مەدرسەیان نوێژی جەماعات بەڕێوە دەچێت. هەوڵەکانی حکوومەت بۆ بردنەسەرەوەی سەرانەی مزگەوت و شوێنی خوێندنی نوێژ لە مەدرسەکانی ئێران لە حاڵێکدایە کە سەرچاوە فەرمیەکان هەواڵ و میدیاکانی ڕژیم بەردەوام باز لە دابەزینی باوەڕ بە دین و مەسەب لە نێو لاوان دەکەن. دووە هەواڵمان سەبارەتە بە ناچارکردنی گۆنشینانی کرمان و سیستان و بەلوچستان بە دووگیانی زۆرەملێ. ڕۆژنامەی ئێعتماد ڕۆژی سێشەمە دوی گەلاوێژ لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە ژنانی گۆنشینی پارێزگاکانی کرمان و سیستان و بەلوچستان ناچار بە دووگیانی زۆرەملێ کراون. بە پێی راپۆرتە وەزارەتی بەهداشتی ڕژیم بە بەهیارانی وتووە کە نابێت بە هیچ جۆرێک ئامێری ڕێگری لە دووگیانی بۆ ژنانی ئەو دوو پارێزگایە جابی بکەن و سەبارەت بە پیشگیری لە دووگیانی نابێت هیچ زانیاریەک بە ژنانی گۆنشینی ئەو دوو پارێزگایە بدەن. گۆنشینانی ئەو دوو پارێزگایە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و نەخۆشی تالاسمی لە نێوانیاندا باوە. زۆربەیان تووشی کەم خۆراکین و توانایی پەروەردەکردنی منداڵیان نییە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی هەڕەشەیان لە بەهیارەکان کردووە کە ئەگەر بڕیارەکانی ئەو وەزارەتخانەیە جێبەجێ نەکەن لەسەر کار دەردەکرێت. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بژین.